الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. بران و خوشکانی بەڕێز و خۆشەویستی مەڵبەندی چەمچەماڵ بە هەموو ناوچە و دەڤەرەکانیەوە هەموو لایەک بەخێر بێن یاخوا زۆر خۆشحاڵم کە لەم گەشتە خێزانی ئێوەدا منیش بە دیدارتان شاد بووم. براو خوشکە بەڕێزەکانم، بێگومان ئێمە لەم ژیانە دنیاییەدا لە ژێر چاودێری خوای پەروەردگار داین ڕاستەوخۆ و لە ژێر چاودێری فریشتەکانیشی داین. تەماشا بکەن، ئێمە هەر کامێکمان کۆمەڵێک فریشتە بەسەرمانۆن بەلای کەمەوە هەر کامێک لە ئێمە دوو فریشتە بەسەریەوە چاودێرە و خوای پەروەردگاریش ڕاستەوخۆ نەک هەر ڕواڵەتمان دەبینێ بەڵکو دڵ و دەروونمان دەبینێ. وەکو خوای پەروەردگار دەفەرمێت وَلَقَدْ خَلَقْنَا فَوْقَكُمْ سَبْعَ طَرَائِقَ وَمَا كُنَّا عَنِ الْخَلْقِ غَافِلِينَ. ئێمە لە پێش ئێوە حەوت چینمان دروست کردوون، چینەکانی ئاسمان گردوون و ئێمە لە دروستکراوەکانی خۆمان بێئاگانین. هەروەها خوای پەروەردگار دەفەرمێ ما یەلفظ من قول إلا لديه رقیب عتید. هیچ کەسێک هیچ قسەیەک ناڵێ، هیچ وشەیەک نابێژێ مەگەر چاودێرێکی ئامادە هەمیشە بەسەریەوەیە. جا من لێرە ویستم ئەوەتان بیر بخەمەوە کە ئێمە لە ژێر چاودێری داین، وەمە هەر خۆمان نین، ئێمە فریشتەکانمان لەگەڵدان. ئێمە خوای پەروەردگار بۆ تاقیکردنەوە لەم سەرزەویەی داناوین. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. ئەو زاتەی کە ژیان و مردنی جێڕاون تاکو تاقیتان کاتۆ کامەتان کردەوەی باشترە. هەڵبەتە من وتارەکەم لە ڕووی خێزانی و کۆمەڵایەتیەوەیە، بەڵام لە کۆتایی وتارەکەمدا چەند ئاماژەیەشی سیاسیش دەکەم بۆ هەرێم و حکوومەتی نێوەندی و هەروە کەرکووک و نێوانی پارتی وێچێتی کە ڕۆژ بە ڕۆژێ بەداخەوە بارودۆخەکە بەرەو گرژی دەبەن. بەڵام ئەو دەیخەمە کۆتایی. قسەکانی خۆم بەمە دەست پێ دەکەم دوای ئەو پێشەچێ کە عەرزم کردن ئێمە هەومان لەژێر چاودێری داین. خوا سبحانه وتعالى لە سوورەتی التەوبە لە ئایەتی 70دا دەفەرمێت والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم. خوا دەفەرمێ بڕوادارانی پیا و بڕوادارانی ئافرەت دۆست و پشتیوانی یەکدین. فەرمان بە پەسەند دەکەن، ڕێگری لە ناپەسەند دەکەن، نوێژ بەرپا دەکەن، زەکات دەدەن، فەرمانبەری خوا و پێغەمبەرەکەی دەکەن، ئەوانە خوا بەزەی پێیاندادێ. بەتاکید خوا سبحانه وتعالى باڵادەستی کاربەجێیە. برا خوشکە بەڕێزەکان، ئەوانەی کە من ئێستا بە دیدارتان شادم، هەڵبەتە لە پشت ئێوەشەوە هەر کەسێک کە قسەمان دەبیستێ و ڕەنگمان دەبینێ، مەبەستم پێ هەموویانە، هەموو برا خوشکان. لە ئیسلامدا خشتی یەکەمی کۆمەڵگا بریتێ لە خێزان. خێزان بە چی دروست دەبێت؟ ئافرەتێک و پیاوێک بە وشەی خوا بۆ یەکدی حەڵاڵ دەبن. ئافرەتێک و پیاوێک کە بە یەک دەشێن بە وشەی خوا بۆ یەکدی حەڵاڵ دەبن. خێزان ئاوا دروست دەبێ. ئەوەی ئێستا لە ڕۆژ ئاوا هەیە، خێزانی هاوڕەگەزی، دوو پیا و دوو ئافرەت یا جۆرەکانی دیکەی خێزان کە بە پێی کتێبێکی نەتەوە یەکگرتووەکان 12 هەندێک دەڵن تا ئێستا تا 16 جۆرە خێزان کە هەمووی پێچەوانی عەقڵ و مەنتیق و پێچەوانی زگماک و فیتڕەتی ساغی مرۆڤە لەوێ دروست بووە. بەڵام لە ڕاستیدا خێزان بریتێ لە پیاوێک و ئافرەتێک
کە بۆ یەک حەڵاڵن بە یەک دەشێن بە وشەی خوا بۆ یەکدی حەڵاڵ دەبن لەوانەوە وەچەوە پاش دەکەوێت کوڕیان دەبن کچیان دەبن دوایی کوڕکچەکان گەورە دەبن هاوسەرگیری دەکەن ئەوانش منداڵیان دەبێت ئاوا مرۆڤایەتی هاتووە مرۆڤایەتی هەمووی دەچێتەوە بۆ خێزانێک کە ئادەم و حەوان سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ ئێمە هەمومان لە باب و دایکێکەوە هاتووین بۆیە خوا سوبحانەوە تەعالا لە چەند شوێنی قورئاندا ڕوو لە ئێمەی مرۆڤ دەکا و بیرمان دێنێتەوە کە ئێمە هەمومان ڕۆڵەی وەچەی باب و دایکێکین یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا هەروە لە سەرەتای سوورەتی نیسا ولا سوورەتی ڕووم ولا چەند شوێنان خوای پەروەردگار ئەو ڕاستیەمان بیر دەخاتەوە کە ئێمە هەمومان لە خێزانێکەوە هاتووین خێزان لە ئیسلامدا خشتی یەکەمی کۆمەلگایە برا خۆشکانی بەڕێز ئەگەر خێزانەکە ساغ بێت بە تەئکید کۆمەلگاش ساغ دەبێت خێزان بەوە ساغ دەبێت پیاو ئەرکی خۆی بزانێ و جێبەجێی کا بەرامبەر بە ژنەکەی ژنەکەش ئەرکی خۆی بەرامبەر بە مێرد بزانێ و جێبەجێی بکە خوای پەروەردگار لە قورئاندا ئەرکەکانی پیاوی دیاری کردوون ئەرکی ژنیشی دیاری کردوون لە چوارچێوەی خێزاندا ئەو ئاەتەی کە خوێنمەوە ئەوە لە چوارچێوەی کۆمەلگادایە بەگشتی وێڕای ئەوەی کە پیا و ئافرەت پیا و ژن و مێرد ئەرکی تایبەتیان لەسەر شانە بەرامبەر بە یەکدی و لە خێزاندا ئەرکی گشتیشیان لەسەر شانە کە دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض ئافرەتانی پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار دۆست و پشتیوان و هاوکار و نزیکی یەکدین لە کۆمەلگادا دەبێ وابێت ئافرەت و پیاو بە پێچەوانەی ئەوەی کە جوڵانەوەی فێمینیزم و جەندەر و ئەوانە دەڵێن نابێ ژن و پیاو بەگشت یەکدا بکرێن کاتێک ژن و پیاو بەگشت یەکدا دەکرێن خێزان هەڵدەوەشێتەوە بەڵکو دەبێ پەیوەندی نێوان ئافرەت و پیاو ژن و مێرد پەیوەندی تەکاملی بێ پەیوەندی تەکاملی یەکدی تەواوکردن بێ خوا سوبحانەوە تەعالا پیاوی وا خوڵقاند و هەندێک سیفەتی پێداون لە ئافرەت دانین ئافرەتیش خوا هەندێک سیفەتی پێداون لە پیاو دانین بۆیە دەبێ ئەو بەو سیفەتە لێک جیاوازانە یەکدی تەواوکەن خوای پەروەردگار پیاوی وا خوڵقاندووە زیاتر بەرگەی سەرما و گەرما و ناڕەحەتی و گرفتاریەکان بگرێ بۆ ئیشەکانی دەرە زیاتر بۆ پیاو دانراون ئافرەتی وا خوڵقاندووە بەلای نەرمی و نازکی و عەتف و سۆز و بەزەییدا بێ ئەرکەکانی ماڵی بۆ ئەو داناون ئەگەر پیاو لە دەرێ خانوو بینا دروست دەکا ئافرەت لە ماڵی مرۆڤ دروست دەکا لە ڕاستیدا ئەرکی مرۆڤ دروستکردن کەمتر نییە لە ئەرکی بینا و خانوو دروستکردن ئەگە مرۆڤەکە بە کەڵک نەیە خانوو بیناکانیش هیچ سوودیان لێ نابیندرێ لە ئیسلامدا پیاو ئەو ئەرکانەی پێش پێدراون کە لەگەڵ فیتڕەت و سروشتی دەگونجێن ئافرەتیش ئەو ئەرکانەی پێش پێدران لەگەڵ فیتڕەت و سروشتی دەگونجێن نابێ ئافرەتان وا هان بدرێن بە مێینایەتی و بە ئافرەتایەتی خۆیانیان شەرم بێ پێیان نوقسانی بێ ئەمجا ئافرەتان هان بدرێن ئافرەت ئەتۆ کاتێک دەبێ مرۆڤێکی تەواو لاسای پیاو بکەیەوە ئافرەت کە لاسای پیاو دەکاتەوە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی لعن الله المتشبهين من الرجال بالنساء والمتشبهات من النساء بالرجال خوا نەفرینی کردووە لەو پیاوانەی کە لاسای ئافرەتان دەکەنەوە و لەو ئافرەتانی لاسایی پیاوان دەکەنەوە بۆ ئافرەتێک کە خۆی دەکات بە ئافرەت بە پیاو یا لاسای پیاو دەکاتەوە لە بەرگ و پۆشاکی لە هەڵسو کەوتی لە ئیش و کاریدا مانەوە بە ئەرکە سروشتەکەی خۆی شەرمە بەبوونی خۆی شەرمە هەروەها پیاوێکیش کە لاسای ئافرەت دەکاتەوە کە ئێستا لە ئەوروپا ئەمە بەوەندەوە نەوەستاوە لاسای یەکدی بکەنەوە بەڵکو سەری کێشاوە بۆ تەحەول المتحولون والمتحولات پیاوانی خۆگۆڕ و ئافرەتانی خۆگۆڕ پیاوانی خۆ دەکەن بە ئافرەت ئافرەتانی خۆ دەکەن بە پیاو کە ئەو ئافرەتەی خۆ دەکاتە پیاو لە ئافرەت شۆراوە و نەش بۆتە پیاو ئەو پیاوەش کە خۆی دەکات بە ژن لە پیاو شۆرا و نەش بۆتە ژن هیچ بۆتە مەخلوقێکی مشەوە بۆتە دروستکراوێکی بێناسنامە هیچ سوودێکی نییە خۆ و پیاوە منداڵی نابێت کە خۆی دەکات بە ژن ئەو ژنە خۆ نابێتە پیاو کە بەڕواڵەت هەندێک عەمەلیات توشتی بۆ دەکەن و ئەوانە بە هەر حاڵ
قسەکەی من ئەوەیە کە لە ئیسلامدا وەکو شتێکی کۆنکرێتی دایناوە دەبێ ڕێز لە مینایەتی ئافرەت بگیرێ، ئافرەت ڕێزی خۆی بگرێ، ڕێز لە ئەرکەکەی خۆی بگرێ، ئەرکی خۆی پێکەم و پێش بە ئافرەتبوونی خۆی شەرم نەبێ، پیاویش بە هەمان شێوە ڕێز لە پیاوەتی خۆی بگرێ، ئەرکی خۆی پێکەم نەبێ، لاسای ئافرەت نەکاتەوە، ئافرەت لەسای پیاو نەکاتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم نەفرینی کردووە لەو ژن و پیاوانەی کە لاسای یەکدی دەکەنەوە، بۆ چونکە لە خەڵقی خوا هەڵدەگەڕێنەوە و دەبنە مەخلوقێکی وەکو گوتم بێبەرهەم و بێناسنامە. خاڵێکی دی هەر لەو وارەدە کە دەمێ باسی بکەمەوەیە، ئێستا فشارێکی زۆر هەیە لەسەر چینی ئێستامان، لەسەر جیلی ئێستامان لە ڕێی نێوەندە نێودەوڵەتیەکانەوە بەداخەوە نەتەوێگرتوەکان بەڕەسمی ئەو شتانەی تەبەنی کردوون. وەکو من لە وتارێک دەکاتی خۆی باسم کردو ئێستاش وەکو کتێبێک لەژێر چاپە بەڕەسمی ئەوەی تەبەنی کردووە مەسەلەی جێندەر واتە دانەهێنان بەوەدا کە ئەو پیاوە ئەو ژنە دەڵێن ئێستا لە هەندێک لە وڵاتانی ڕۆژاوا نابێ بڵێ تۆ پیاوی، دەی بڵێ تۆ پێت خۆشە چبی؟ وە پیاوێکی زرت و زەلامە، ئەگە کوتی پێم خۆشە ئافرەت بم دێ بڵێ ئەتۆ خوشکێکی بەڕێزی ئاوە ئافرەتەکە نابێت پێ بڵێ تۆ ژنی و مێی، دێ بڵێ پێت خۆشە چیبی؟ ئەگە کوتی پێم خۆشە من بە پیاودا بدرێن بڵێن تۆ پیاوی. ئەوە هەڵگەڕانەوەی لە فیترات، هەڵگەڕانەوەی لە سروشت کە بەداخەوە لەم هەرێمەی خۆشماندا جاجا بانگەشە بۆ ئەوە دەکرێت، بەڵام جورئەت ناکەن بەڕوونی بێڵێن، دێنن لە ژێر پەردەی دیکەوە دەیڵێن. بە تایبەت وەکو گوتم جیلی تازەمان کوڕکشەکانمان دەبێت زیاتر لیان وریابین، چونکە ئەو ڕەوت و تەوژمە لادەرانە لا ڕێبوانە زیاتر کاریگەریان هەیە بۆ سەر نەسل و وەشەی تازە. خەڵکی دیکە بۆ خۆی لە خەم ڕەخسیوە، خۆی ناسیوە، دەزانێت دەبێت دنیا چ باسە، بەڵام گەنجێک کە تازە پێدەگا بۆ ئیجازەر هەر دەبیستن وڵا فڵان کوڕە خۆی کرد بە کچ، فڵان کچە خۆی دەکا بە کوڕ، لەم وڵاتە ئێمەشدا وردە و دەشتە پەیدا بووە و ڕەوازیشی پێدەدرێ، وەکو بڵێ ئەوروپا لیان تێر خوار بێ. سا بۆ زانیاریتان ئەوانەی کە سەردانی وڵاتانی ڕۆژاوا دەکەن، خەڵکی ئەوروپا بەرەو ئینقیراز دەچن، بەرەو بڕانەوە و بەرەو بێ پاشەواربوون دەچن، وەکو دیناسۆر چۆن کاتی خۆی هەبوون و بڕاونەوە، خێزان نەماوە لەوێ ئافرەتان و پیاوان هاوسەرگیری ناکەن، ئافرەتەکە بە کەیفی خۆی ڕادەبێرە، پیاوەکە بە کەیفی خۆی. ئەمجا ئافرەت هێز چەند منداڵی هەیە، پیاو هەیە چەند منداڵی چەند ئافرەتان هەیە تا ئێستا هاوسەرگیریان نەکردووە. ئاوایە دەیانەوێت ئێرە وا لێ بکەن. من لەگەڵ بەرپرسێکی ئەم وڵاتەدا قسەم کرد ڕۆژێک، گوتمەوە بۆ ڕەواز بۆەوە دەدەن؟ گوتی وەڵام مامۆستا ڕاستیەکە دەوێت. گوتم بەڵێ. گوتی وەڵا زەختمان لێ دەکەن. گوتم چییە؟ گوتی وەڵا وڵاتانە زەختمان لێ دەکەن، دەڵێن دەبێ وا بکەن. گوتم بۆچی زەختمان لێ دەکەن؟ گوتی وەڵا هیدایانەیە وەکو خۆیانمان لێ بکەن، خۆیان خێزانیان نەماوە، کەرامەتیان نەماوە، نەسل و وەچەیانەوە بەرەو لە بەینچوون دەچێت، بەرەو بڕانەوە دەچێت، دەیانەوێت ئێمەش وا لێ بکەن. ئێمە هەر دین و ئەخلاق و خێزانمان ماوە، دانیوەشمان لێ تێکدەن. خاڵێکی دی هەر لەو سیاقەدا کە دەمەوێت باسی بکەمەوەیە، ئێمە بەرامبەر بە منداڵی خۆمان، بەرامبەر بە کوڕکچەکانمان بەرپرسیارین. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته، دوایی باسی پیاو دەکا و باسی ئافرەت دەکا. بەرپرسیارین بەرامبەر بەوانی کە چاودێریان دەکەین. منداڵەکانمان ئەمانەتن لە دەستی ئێمەدا، کوڕکچەکانمان ئەمانەتن لە دەستی ئێمەدا، چیان لەسەر بنووسین ئەوە دەردەچێت. زۆر وریابن منداڵی خۆتان مەدەنە دەست شەقام، مەیدەنە دەست تەلەڤیزیۆن، مەیدەنە دەست ئینتەرنێت، مەیدەنە دەست سۆشیال میدیا، ئەگەنا سەقەت و خوار و لا دەردەچێت، دوای بۆتان ڕاست نابێتەوە. من کە سەفەری وڵاتانی ڕۆژاوام کردووە، سەردانی ماڵەکانم کردو، زۆریانم بینیوە منداڵەکانیان ئەسڵەن هەر نە کوردی دەزانن، نە نوێژێک دەزانن، نە هیچ دەزانێت، داوێتە دەست شەقام. وا دەزانی ئەرکەکە یارە ئەوەندەیە بەس گەدەی تێرکا و بەدەنی پۆشتە بکە، نازانی ئەرکی شێوەیە معلوماتی ڕاست بخاتە عەقڵیەوە، ئیمان و عەقیدە بخاتە دڵ و دەرونیەوە، ڕەوشتی جوانی فێرکە. ئەگەر نادوایی نە بە کەڵکی خۆی دێ، نە بە کەڵکی بابوداکی دێ، نە بە کەڵکی خاک و وڵاتیشی دێ.
پێم خۆشە چەند ئاماژەیەکی سیاسیش بکەم لەو کۆتایی قسەکانمدا. هەموو لا ئاگادارن خەڵکی ئەم وڵاتەی ئێمە ئەوە بۆ 33مین ساڵ دەچێت کە ڕاپەڕینی جەماوەری کردووە کاتی خۆی لە بەهاری 91. دوای 33 ساڵ ئێمە ئێستا خەڵکەکەمان دەبینین کە بە تایبەت بەدەست موچەوە گرفتارە. موچەی ئەم مانگە دوای 2 مانگی دیکە خەرج دەکرێت، موچەی 2 مانگ پێشتر ئێستا خەرج دەکرێت، زۆر جار بەنیوە ناچڵی، موچەی چەند مانگان بە ناوی پاشەکەوتکردنەوە هەر فەوتاوە، نازانین داخوا سەر و سۆراغی چۆنە. وە زۆر گرفتی دیکەش هەن، بەڵام بەداخەوە کە خەڵک ئێستا زیاتر گرفتی موچەکەی هەیە، گرفتی ژیان و مەعیشەت و گوزەرانە مادیەکەی هەیە. ئەگەرنا لە ڕاستیدا گرفتی لێوەش گەورەترمان هەن، بەڵام خەڵکەکان وا لێ کردووە کەمتر هەست پێ دەکا. ئەگەرنا من پێم وایە گرفتی کاڵبوونەوەی ئیمان و عەقیدە، کاڵبوونەوەی ڕەوشت و ئەخلاق، هەڵوەشانی خێزان، ئەو گرفتانە زۆر گەورەترن. بەڵام سەرچاوی ئەو گرفتانە لە کوێوە هاتووە بوو، لە کوێوە دێت؟ خۆی مەگەر کاتی خۆی گلەیمان کردبێ لە ڕژێمی بەعەس، وڵاو ڕژێمی بەعەس کورد بە هاوڵاتی پلە 3 و 4 دادەنێ. خۆ ئێستا خۆمان حکمی خۆمان دەکەین، ئێستا بۆمان هەیە گلەی لە چێ بکەین؟ لە ڕاستیدا حکومڕانانی ئەم وڵاتە، کاربەدەستانی ئەم وڵاتە، ئەم وڵاتیان بەم حاڵی ئێستا گەیاندووە کە حاڵێکی زۆر خراپە و ئەگەری هەیە بەرەو خراپتریش بچێت. لێرە کۆتایی نایەت. بۆ بەداخەوە کە کەسانێک مەسیر و سەرنجامی ئەم وڵات و خەڵکیان کەوتوتە دەست کە بیرکردنەوەیان چەوتە و بوونناسییان چەوتە، وا دەزانن کە عیباد و بیلاد بۆ خزمەتی ئەوان دروست کراوە. بۆیە دیزاینی وڵات، تەسمیمی وڵات وا دەکێشن کە قازانجی خۆیان و حیزبەکەیان یا خۆیان و بنەماڵەکەیان دەوروبەرەکەیان دابین کە، بەڵام حەقیان بەسەر خەڵکی دیکەوە نییە، چونکە هەر لە مخەیەلەیان دانیەکەوان خاوەنی ئەو خەڵکن و بەرپرسی ئەو خەڵکن. دەبێ ئەلێرەوە دەبێ دۆخەکە ڕاست بکرێتەوە، دەبێ شێوەی بیرکردنەوەکە ڕاست بکرێتەوە. ئەوە بەنسبەت نێوخۆی هەرێمەوە کە لە ئەنجامی ئەو جۆرە بیرکردنەوە سەقەتەی نێوخۆی هەرێمدا کە دیارە لەلایەک تۆخترە تا لایەکی دیکە، هەموو جارێ با هەر وەکو یەک دابەشی نەکەین. لە ئەنجامی ئەوەدا بەغداش لێمان بێمنەتە، لێمان بێشەرمە، حکوومەتی نێوەندی، ئەگەر ناوەنیە ئەوانیش غەڵەت و پەڵەتیان نەبێ. بەڵام لێرە ئەوەندە غەڵەت و پەڵەت هەیە، ئەوەندە زوڵم و ستەم و گەندەڵی هەیە، ئەوەندە ناعەدالەتی هەیە، ئەوەندە قڕی و پڕی هەیە کە عیبەکانی وانیان شاردوونەوە و بەغدا قسەی هەیە لەسەرمان. پێویستە بەرپرسانی ئەم وڵاتە زۆر جار گوتومانە ئەگەر دەیانەوێت لەوە زیاتر خراپ نەبێت دۆخەکە، پێویستە بەجددی چاو بۆ خۆدا بجێڕنەوە. لێرەشەوە دەیڵێم ئومێدم نییە چاو بۆ خۆدا بجێڕنەوە. ئەمن با قسەی دڵی خۆمتان بۆ بکەم، پێم وانە بتوانن چاو بۆ خۆیاندا بجێڕنەوە، چونکە خوا دەفەرمێ إن الله لا يصلح عمل المفسدين. خوا کاری تێکدەران خراپەکاران چاک ناکە. بەداخەوە زۆر جار گوتومان لە کۆبنەوەی تایبەتدا لە بەنووسین ئێمە غەیری ئێمە لە کۆڕ لە مناسەبات کاکە کە ئێوە وڵات بەڕێوە بردنە، وڵات ئاوە بەڕێوە نابردرێ، هەر بە قسەیان نەکردین هەتا بەغدا ئێستا نەوتەکەی لێ ڕاگرتووین، بەغدا پەرلەمانی هەڵوەشاندووینەوە، حکوومەتەکەی لێ وەستاندووین، هەموو دامە دەستگاکانی وەستاندوون، محکەمەی ئیتیحادی بیانومان داوەتە دەست. ئەمجا لە هەمووی تازەتر ئەم قەزەی کەرکووک، ئەوەی لە ڕۆژانی ڕابردوودا لە کەرکووک ڕوویدا، لەکوێوە ئەو گرفت و کێشانە دروست دەبن؟ لە تەسکبینی و لە دەمارگیری حیزبی و لە بچووکبینینی دۆخەکانەوە دروست دەبن. ئەگەنا بارەکایەک ئەوە چەند ساڵە بەدەستەوە نییە حیزبێکی دیاری کراوە لێ گەڕێ، بۆ خەڵک هەم دەدەی بچێ ئەوانی لە کاردانەوەدا سەرنجام خوێنی کورد بڕژێ.
لە ڕاستیدا ئێمە بەر لەوەی دەستی چەوری خۆمان بە خەڵک بسڕین دەبێت هەڵەکانی خۆمان ببینین. بەداخەوە دەڵێم کە ئەم وڵاتە لە 33 ساڵی ڕابردوودا بە هەڵە ئیدارە دراوە. هەڵبەتە پێشێ بەدەست دوو حیزبەوە بووە، ئێستا زیاتر بەدەست حیزبێکەوە یا حیزبەکەی دیکەش ئەوش خۆی بە مەزڵوم دەزانێت، بەڵام ئاوا وڵات بەڕێوە ناچێت کە تۆ تەنیا خۆت ببینی لە دەڤەرەکەی خۆتدا ئیجازە نەدەی کەسی دیکە هیچ بێت. وڵات چۆن ئاوا بەڕێوە دەچێت؟ ئیدعای ئەوەش بکەی بڵێ هەرێمم هەیە، هەرێمەکەت کووە؟ دەبێ هەموو هاوڵاتێکی ئەم هەرێمە لەگەڵ ئەوەی دیکەدا دەبێ ماف و ئەرکەکانی یەکسان بن. بەڵام تۆ خەڵکەکەت دابەش کردەوە بۆ هاوڵاتیانی پلە 2 3 و 4 ئاوا وڵات بەڕێوە دەچێت؟ ئەوە بەو شێوەی وڵات ئیدارە نادرێ، ناکرێ خێروبێری ئەم وڵاتە لە دەستی کەمێنەیەکدا قۆرخ بن، هەر بەهی خۆیانی بزانن کە سەرنجام ئەوە تا وڵاتانی دەرودراسێش حرمەت و اعتیبارت بۆ دانانێن. ئەوە تورکیا دەبینین، ئەوە ئێران دەبینین، ئەوە شوێنیکە دەبینین، ئەوە نەتوێ گرتوەکان و ئەمریکا ئەوانە ئەمەدایان بینین. دەڵێن ڕۆژ بە ڕۆژ هەرێمەکەی ئەو بێعتیبارتر دەبێ، بێهێز و پێستر دەبێ، بەهۆی سیاسەتی بەرپرسیانیەوە، بەهۆی شێوەی ئیدارەدانیەوە کە تەنیا بەرژەوەندی تەشی حیزبی دەبێنن. هەڵبەتە من لێرەوە قسە دەکەم بەڕاستی ڕوو دەکەمە هەموو لایەکە باچی دیکە قسەی خەڵک بەسەر خۆمانەوە سوار نەکەین و باچی دیکە خەڵک باجی ناکۆکی و ناتەبایەکانی ئێمە نەدا و باچی دیکە خەڵک چه خەڵکی کەرکووک و چه غەیری کەرکووکیش، چکە ئەمڕۆ لە کەرکووک کەسبەی ڕەنگە بەپەڕێتەوە شوێنێکی دی. ئەم هەموو بارگرژیە، ئەو هەموو تەنگە نەفەسی و بارگرژیە لە شوێنێک هەر دەتەقێتەوە، جارێک لە کەرکووک جارێک لە شوێنێکی دیکە. لەگەڵ حکوومەتی نێوەندیدا لە نێو خۆدا بە جۆرێکی دیکە بیر بکەینەوە، با گوێ لە خەڵکی دڵسۆز بگرین، باچی دیکە واقع نەخوێنینەوە بەپێی ئەو ڕاپۆرتانەی جاسووسەکەمان بۆمان دێنن، بچینە نێو خەڵک، با خۆمان هێندە پێزل نەبێ کە سەردانی خەڵکی هەژار و نەدار بکەین، سەردانی خەڵکی لێ قەوماو بکەین، با بچین نێو گەڕەکە هەژارەکان خەڵکی هەژار و نەدار بزانین ژیانیان چۆنە، نەکەر لە ڕێ راپۆرت و لە بورجێکی عاجیدا راپۆرتێکت بۆ بێت دنیات لە لابکەنە شامی شەریف هەمووشی درۆ دەلەسە بێ، دوایی وەزعەکەت بەسەردا بڕوخێ، بەسەردا قەڵب بێتەوە. هەموو ئەو حکمڕانانەی بە درێژایی مێژوو وڵاتەکانیان بەسەردا کاول بوون لەبەرەوە بۆ کە گویان بۆ دڵسۆزان نەگرتووە، تەماشای واقعەکەیان نەکردووە، گویان لە هەندێک خەڵکی ماستاوچی دەوروبەریان گرتووە کە دنیایان بە جۆرێکی دیکە پێشانداون، سەرنجام دۆخەکەیان بەسەردا ڕووخاوە. خۆمە هەر دوور نەڕۆین چەند ساڵێک لەمەوە پێش ئەو ڕیفراندۆمە سەقەتەمان کرد، نیوەی هەرێممان لەدەستدا، سنوورمان لە حەمرین بۆ هاتەوە پردێ، ئەو ئاشکرایە. هەروەها حیزبێک دەچێت لەگەڵ حیزبێک ڕێک دەکەوێت لەسەر بە ناوی کوردەوە، دوایی دەستی لە بنی هەمبانی بەتاڵەوە دەردەچێت، باشەوە هەمووی غەڵەتن، دەبێ عیبرەتیان لێ وەرگیرێ. من دڵسۆزانە قسە دەکەم و نابێ هیچ کەس پێی وابێ ئەو خەڵک و وڵاتە تەنیا بۆ خزمەتی خۆی بنەماڵەکەی دروست بوون، خۆی و حیزبەکەی دروست بووە، بەڵکو هەموو مرۆڤێک حەقی هەیە لە وڵاتەدا، مافی هەیە، دەبێ مرۆڤ بوون بە پێوەەر بگیرێ، هاوڵاتی بوون دەبێت پێوەەر بێ، نەک فلان حیزب و فلان حیزب، فلان بنەماڵە و فلان عەشیرەت، فلان دەڤەر و فلان دەڤەر. هەرچی مرۆڤ و هەرچی هاوڵاتیە، ئەگەر مسلمانە ئەگەر نامسلمانە، ئەگەر ئیسلامیە ئەگەر غەیرە ئیسلامیە، ئەگەر کوردە ئەگەر غەیرە کوردە، هەرچی هەیە مادام هاوڵاتیە دەبێ هەمووی مافی یەکسانی هەبێ. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم 1400 ساڵ لە مەدینە ئەوای حکم کردووە، لليهود دينهم وللمسلمين دينهم، ئەمە لە وەثیقەی پێغەمبەردا هاتووە عليه الصلاة والسلام. جوولەکە بە دینی خۆیان، مسلمان بە دینی خۆیان، منافق و مشرکەکان بوون هەمووی على قدم المساوات، ئاوا وڵات بەڕێوە دەچێت، وڵات بە دادگەری فەراح دەبێ و فراوان دەبێ، بەڵام بە زوڵم و ستەم ئینسان ماڵی خۆشی لێوە تەنگ دێ. خوا بە لوتف و کەڕەمی خۆی دەروی خێرمان لێ بکاتەوە و ئەمجاری کەش دەستخۆشی دەکەم لە بەڵبەندی شەمشەماڵ کە ئەم مناسبەتیان ساز کردووە و خۆشحاڵ بووم بە دیداری هەموو برایان و خوشکان. خوا بە لوتف و کەڕەمی خۆی بەرپرسانی دڵسۆزمان بۆ زیاد کا لە نێو کۆمەڵی دادگەریدا، هی وەکو مامۆستا جەزا و هاوڵەکانی کە ئەم بۆنێ ئەوان ڕێکیان خستووە، بەڕاستی شوێن دەستیان دیارە لە دەبەرەکەی خۆیاندا لە دەوروبەریاندا،
خی پەروەردگار تەوفیقماندا ئێمەش لەگەڵەوە بەرپرسە دڵسۆزانەماندا بین، هاوکاریان بین، دەستبارگەریان بین، پشتیوانیان بین، بۆی کە ئێمە ببینە هەوێن بۆ ئەم وڵاتە پڕ کراوە لە فەساد و لە زوڵم و لە خراپە. ئێمە دەبێت ئاوەدانی کەینەوە، دەبێت زاریکە خاوێنی کەینەوە. ئەوە ئەرچی سەرشانی ئێمەیە. خی تەعالا تەوفیقماندا خۆمان چاکتر کەین تاکو بتوانین دەوروبەریش لەگەڵ خۆماندا هاوڕەنگ و هاودەنگ و هاوسەنگ کەین. لێردا کۆتایی بەقسەکانم دێنم. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. دیاران بڕگەیە لەسەر تەکلیفی مامۆسازەزا و کتوپڕ بوو، بۆیە کە منیش هەندێک کەلیمەم ڕێک خستووە پێڵێن شعر، هەرچەند خۆم بە شعری نازانم. ئێمە دیارە لە سنووری چەمچەماڵە سوپاس بۆخوا بە هاوکاری خێرخوازان و تێکۆشانی برایانی مەڵبەند خەریکی دروستکردنی بینایەکین بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. ئەوەندەی کە منیش پێم کرابێ چەند کەلیمەیەکم ڕێک خستووە بۆ دەربڕینی خۆشی، بۆ ئەوەی کە لەو دەڤەرە چرایەکی ئاوها بۆ خزمەت بە قورئان و بە سنوورەکە تعبیری خۆمم لەم چەند کەلیمەیە خستووەتە ڕوو. ومێدمێ ئینشاءڵڵا جێگە ڕەزامەندی ئێوە بێ. شێعرەکە بە ناونیشانی چرای هیوا. وا ئەم جارەش لەم دەڤەرە چرایەکی نوێ هەڵکرا، چرای هیوا، چرای بڕوا، چرای سۆز و میهری خودا، چرایەک تیشکی بە پێزی بۆ ئەرز و ئاسمان دەڕوا، چرای قورئان بۆ سینگی گەنج و پیر و جوان، بۆ گەڕانەوەی بەهاکان، چرایەک لە بناری مەقان. دیارەمە بەس لە شوێنەکە بناری مەقانە لەو دەڤەرەیە. چرایەک لە بناری مەقان بۆ ناوچەی جەباری و شوان، قەڵاسێوکە و شێخەکەی بەردە قارەمان، بۆ سەنگاو و عێلی جاف و لەک و زەند و هەمەوەند و زەنگنە و شێخان، بۆ خۆشەویستانی بازیان، بۆ هەموو دۆستانی خودا لە شار و لادەی کوردستان. ئەم چرایە گەشاوەیە لە بۆ هەڵگرانی قورئان، جا تۆش ئەی برای موسڵمان بۆ ئەوەی کە بێبەش نەبی لە سۆزی خودای میهرەبان، ئەسپی غیرەتت تاو بدە و لەگەڵ باقی قورئان دۆستان. ئەم چرای پڕ لە ڕەحمەتە بۆ ئەم چرای پڕ لە ڕەحمەتە بەوەی کە خودا پێیداوی، گەشتر بکە تا سەرفراز بیت لەو جیهان. وەسەلام عەلەیکم وڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.